مامەسا ئاڵتون بڵێن 21 مسقال بێ 21 مسقالنی و چەندێکی لێ دەرکی بۆ پێڵێن چی زەکاتەکەین زەکاتەکەی چەندێکە دەریکی نیو مسقال قوربانگیان بۆ منە تۆ ئەوی تۆ عیارە 21 لە بازار عیارە 21 بە چەنە بۆ نونە بە 450,000 ئەم 450,000 ئەکەینە دوولەتەوە باشە ئەکەینە دوولەتەوە لە تێکیان ئەکەینە زەکاتی ئەو ئاڵتونە ینی ناتوانانی بازنێکی لە دەرکەی مەسەرەن شتێکی لە دەرکەی بیفرۆشی یان چۆن چۆنی بەگەزانم وتڕێک و ڕەبووتی با بە خۆی نییە داچمە و مانگێ ئەمە ساڵێک من داشم بازنێکی لێ دەرکەم یعنی قوربانگیان بازنگی لە دەرناکی وەکوتم لە 20 مسقالە نیو مسقال زەکاتە نیو مسقال زەکاتە عیارە 21 سەیر بازاڕەکەین باشە لە بۆرسەیە سەیری بازاڕەکەین وزانین ئاڵتونی عیارە 21 بە چەندێکە ئەو کاتە نیو مسقال لە بازاڕە بە چەندێ بوو ئەوە ئەکەینە زەکاتی ئەو 20 مسقالە ئەو بە نسبەتی ئاڵتونەکە ئەی بۆ پارەکە مەسەرەن دەفتەرێ دۆلار بێ چەندێکی لێ دەرکەی لە 100 دوونیوە قوربانگیان لە 100 دوونیوە یعنی تۆ بۆ نمونە ئەگەر 10 دەفتەر دۆلارت هەبێت باشە 10 دەفتەر دۆلارت هەبێت 9 دەفتەرتە دەینەوە ئەم 9 دەفتەرە هی خۆتە دەفتەرێکی شەڵێن کاکە گیان ئەو دەفتەرش بۆ خۆت بەڵام 25 وەرەقەمان دەرێ لەو دەفتەرە تەنها ئەو 25 وەرەقەیە یعنی 9 دەفتەر و 75 بۆ لای خۆت تەنها ئەو 25 وەرەقەیە ئەبێتە لە دەفتەرەکە دەریەکەی بەڵە قوربان کەواتە هەر دەفتەریە 2 وەرەقە و نیوە هەر دەفتەریە 2 وەرەقە و نیوە بە چی پێڵەن بە پارەی خۆشمان 25,000 زەکاتی 1 ملیۆنێکە یعنی ملیۆنێ 25,000 زەکاتێتی